ژنەکە نەکەی کورە بە بە تەلڤەنگە بۆ چۆ ئەڕۆی بەس ئی باشە با بچینە ژوورەوە نە ماڵمێ نە حاڵمەیە نە سیارەمێ ئەوکەی ماڵە منە من خەڵکی باق و باقاتی ئەمن هیچم نییە دڵە بتەقی خۆ باکوژم کورە دەوەرە بۆ چۆ بەس بزانم لە چیمان کەمە تۆ بۆ واکوژ برایم وەرە بەردێکم وەرە ئیبراهیم دەوەرن کوڕم دەوەرن ڕۆڵە بەلای دایکتان نازانم ژوور وڵە دڵم ئەرێ کوڕم بۆ ئەی سەرم خێری لێ تۆ ئێستا ژنەکە بەس بزانم لە چی بکەمە تۆ بۆ واکە چۆن من ماڵم نییە حاڵم نییە هیچم نییە خەڵکی باڵی هەیە و حاڵی هەیە کورە ئەوە نییە ئەژین بۆ خۆم ڕاکە خاڵە هەموو باکە خاینیە ڕاکە بڕۆبایی کە ڕاکە دی نێڵی ئەیدا چی بکەم ژنەکە ئاقڵبە ئاخە بەس تێم بگەێنم بزانم تۆ بۆ واکەی حاڵم نییە وکەی ماڵم منەمە کورە تاکەچێتی خوانێ یانیە دڵم تەقی لا حول ولا قوة یانیە نەباکەی دقەی ناکە ئیبراهیم لەکوێ دە بەساقە بم ڕۆحەکەم ڕۆژی 50 سۆڵ حەکەی ئەڵێم چێ کردوێتی ئەڵێ حەمە ڕیشۆڵە حەمە ڕیشۆڵە جوواگالە دەم بێ کورێکە خەڵک واو پیرەدە من چی بکەم ئەرێ خۆشەکەم تۆ چی دەیە نازانم تەقی ماڵم نییە حاڵم بۆ ماڵم یەخوانێ برە ماڵی هەیە و حاڵی هەیە و ڕەفیقی تۆ لە خێماشی بێقەزابی کورە کاکە قەناعەت نییە نەسیحەتێکی بکە بە قوربان شێتی وانابێت کاکەوە پیاوێکی باشی هەیە و ڕێک و پێک و مناڵی باشی هەیە لەخوا بەزیابێ چی دەوێتەوە زیاتر قەناعەت بە چی بکەم خانوو چۆڵۆڵی جەشیام نییە ماڵم نییە حرمی ئەی بۆ خەڵکی باقی هەیە و ماڵی هەیە و سیارێ هەیە و پارێ هەیە و ئاڵتونی هەیە من هیچم نییە خۆ بەکوژم باشە تۆ ڕاوەتە خەڵق هەیە خوا یاوێتی و خوا ئەوە نییاوە بە تۆ علاجێکمان بکە بە قوربان کەس ناناسی چونزانم بینێریم بۆ لای شەکەی هاوان ڕاوەستە پیاوێکی پیاوانە ناسم زۆر مبارەکە زۆر نورانیت بۆستە مەکاری جۆلانە ڕاوەستە با تۆگەن ئەو دیارم بۆ لای ئەو پیاوە نورانیە زۆر ڕێک و پێکە و هەموو شتێکی لەلایە بەشک و ئیشەڵا دوو قسەی خێرمان بۆ بکە نانە بە تاکیب چ بۆ لای بەرە خۆمەتان بم یا خۆم لێم لەگەڵتان وەرە بۆ چوو ڕۆستی إلا بالله ئەمە زین شتێکتان پێڵم پێتان ناکۆڵ ئەم خاڵەتان زیاد لە حەد کرد چییە باوکە وەڵای شتەکەمە پێوتووە مامە پیرەجان سلام عليكم السلام شاف قربان أحواله شونه ماما پیرەجان بە قوربانێ بم خوشکم هێناوەتە خزمەتی جەنابێ بە جارێ تێکچووە و چارەیەکی بۆ نەدۆزیتەوانی بەرباران ئەم ئاوانیاکە خوا شفای با ڕۆڵە ئیشەڵڵا ئەی کوا بۆ نەهێناوە وەڵا هێنامە ڕۆبیێن ئەم دنیا چ ئەکبەر بۆ لە کێشە خوا ڕەحمکە یاخوا کەس کێشەی نەبێ ئیشەڵڵا ماما پیرەجان ئەوە نەهات وێرە جان وەڵڵا بۆ چۆ بێ کوڕمەوە تا ئێستا من چوومە دەرەوە نەهاتوو وێرە نهاتۆ کاکە چی هاو شوکری ئەوەرە کچێ وەرە بەخوڕان وەرە دەوەرە بەخوڕان وەرە بەساقم دەوەرە بەخوڕ دەوەرە کاکە وەرەمان تیرێ دەوەرە چاوەڕی تۆ کە بەخوڕە دەوەرە وەرە دانش لێ کچە دەوەرە بۆ چۆ ئەڕۆی بیا حەزار کۆتە دەوەرە بە قوربانی بەشەوە دانیشە وەرە دەوەرە بەخوڕان وەرە تۆ بۆ تۆ بۆچی هێنابێتەوە دەوەرە بدانە زانە ڕێگەڵجێگا بۆ دەیان دەوەرە خوا نیمانە ماڵمانیە حەڵمانیە برسیمانە خەڵک ماڵی هەیە پارێ هەیە من هیچم باشە دانیشەکەم تەحمل بکەم هەڵپەرچێ و لە چێ دەدانیشە شۆرمانەکەی دەدانیشە باشە دەدانیشە کاکە بزوم بەدەستیەوە دادیجان مێردە هەیە باوکە تۆ خانومتان هەیە بۆ دوشتی واشتان هەیە هەمانە و نیمانە و هەمانە ئێستا هەتانە یانیتانە هەتانە ئێمە نا هەمان ئێوە هەیانە قوربان یعنی شکر مێردەکەشێ باشە لەگەڵتان باشە بەسە زمان مناڵیشە هەیە شکر دوانی لاسارم هەیە تێخوا ساڵحیان کە ئیشەڵڵا ئەگەر بە قسەی ئەم مامە پیرە بکەیت و ئەم ڕیشەس پێ من بکەی ئیشەڵڵا خوا شفادەیە باشە کچەکەم قاز و مریشتان هەیە هەمانە نیمانە ئێستا هەتانەیانیتانە تۆ من شێ دەکەی دایکەکەم ئەمە چیە هێنانەوە قوربان ئەستەوە دەرەوە دێ لەگەڵ دەناڕۆی جوست لە منە گریان ناگری
چۆن گیرم خواردە بەدەست تۆ شێتمەکە ێزانی بمرشی تۆ خۆشیتی ما پیرێجان تحملی بە قوربان تەحملم هەیە کوڕم تەحملم هەیە بس بەدەبزان چییە ئێستا و پێم وتی قاستان هەیە یانیتانە هەیەە قوربان هەیەە بە قسەی منەکەی سێ قاس بگرە و بیبەرە ژوورەوە بەرەڵایکە کچێ دایکەکەم تۆ منیشت تێگەڵ ئامە چی هێناوتە لەگەڵ خۆ ها دەڕاستەکە پێم مەکەنە مامە پیرە هەرچی و بە قسەی بکە وتی مازە ڕەشە بڵێ ڕەشە مامە پیرە من جێگای خۆم نییە لە یەک ژوورا بنوم قازی تێکەم ئێستا تۆ بە قسەی منەکەی یانایکی ئەگەر بە قسەم ناکەی فەرمو بڕۆنە دەرەوە بە قسەی بکە بە قسەی بە قسەی بکە بە قسەمەکەی قوربان بە قسەی ئەیدەکاکە باشە ئەوە بە قسەم کا و سبەینی ئەم حەلانە جوابەکەشم بۆ بێنەرەوە کەسێ قازەکە و بردوۆتە ژوورەوە بەرەوە باشە قازەکانی من ڕاکەن گازەکن بۆ جوان برم جێگام نییە تۆ من چی و پێڵم ئەوە بکە هیچی کەمە کەسێ قازەکە بگرە لە ژوورەوە بەرەڵایکە و سبەینی ئەم حەلانە سرم لێبەرەوە سبەینێ سرم لێبەرەوە خۆم بۆ دەکەم کاکە لەگەڵ توێتی نا لەگەڵ توێتی باشە باوکەوەکو پێم وتی سێ قازەکە لە ژوورەوە بەرەڵاکە و سبەینێ سرم لێبەرەوە بڕێن دەبڕۆندی بە قسە کرد وتم سبەینێ سێ قاز بەرەڵاکە لە ژوورەکە و جوابم بۆ بێنەرە سبەینی ئەم حەلانە سرم لێبەرەوە خەریکە شێت مەکە مامەجان قوربانتم ئەی بنیە مامەجان بە قسە دەکە بە قسەی چی بکەم قازەکانی بۆ خۆی بۆی بیخوا کچێ ڕۆڵە کچم من کەیدانی قازم ماوە دان لە دەمما نەماوە ئەها ئێوە دالێ هەموو کرم خواردن مامە سەفێجان ئەڕۆنیا من ڕۆم بە قوربان هەستم بۆ حافیزتان بێشێتی ئەسە باڵ قازەکەی بۆ گرین هیچ مەهێنە سبەینێ جوابم بۆ بێنەرەوە سێ قازەکە بەرەڵاکە و نەجاتم بە شێتێ کردە هەستە باڕێ نەتەواو بەڵێ باشە دەبڵێ باشە بە قسە دەکەم و تەواو بۆکە بڕێن ئەڕێم بە ماڵەوە قازەکانە گرین ببرە بۆ ماڵەوە قازەکان ڕاکەن ڕناگەم قاچیان نەبەستم بۆ خەنەی بەسەر باڕێ مامە پیرەجان من مەمنوع وەرە دێرە کوچە دێرە بۆ چۆڕ دەگێرەوە بەخوا ئافرەتە مێشکی هیلاکە خوا فرسەتی بە ئیشەڵڵا دەبڕۆ دێ بۆم گرندەی ئێ باشە بۆ بیگین سەریە بڕی سەربڕینی چی ئەی مامە پیرەکە پێی وتم وتی مادەم دڵی تەنگا ئەتەوێ ڕزگاریکەم بڕۆ قاز بگرە بیبەرە ژووری نووسنەکە وەڵا خۆمان لە ژووی نووسنەکە وەزەمان زۆر جوانە سەرەی قازە بێتە ژوورەوە دەی وەرن چەند تا بۆ گیرا بۆ بگرن دەی وەرن ئەوە بە قسەی خۆش دەی وەرن وەڵڵاهی نازانم بڵێ شێت ناموسەوە قازە ئێوە چییە؟ چۆن شێڵ کورە بابە بۆ خاتیکەوتی قاز ئەمە قازە کوڕم دەتۆ محاولە بکە نەیوە چەندانە سیان بەسە سیان بەس ئەوم ناوێ قاز خەریبی چۆرمان دەتۆ محاولە بۆ بە من گیرە ئای لەوانە ئەوم بۆ بگرە بەپیدام دانێت بۆ ناگرم من وەرە بۆ بگرە ئەوە داوای بەلای من لەمە لای بە بەڕێکە وەرتە ئەمە شەوە دایکە ماڵاوە بێ ئەو قۆزشکە داینی ڕۆڵ قاز ئەها لە چێن قازەکە ئەرە دۆ شەماڵتان ناوەبێ لەمە ڕاکردی وەڵڵاهی هیلاک بووین بڕۆین
بابڕۆ ببینە ژووری نووسنەکە نووسنەکە بڕۆ لا حول ولا قوة أبو وصعدك كلا كان عندك دي وين دي زي عمر النمن يا برو يا برو تخوى آخر وجهي تخوى أبوكم سلانا إما خومان كم جمان تنبو أو تخاف منيش سيقازي كنت تجرو تخوى بس بزارم علم ومعرفة أمل تشيا يا شيء خومان شي ما خوار در خوار ديوان شي كتشتم ورجنك أو كاتباي هزار بشي دور رجيا كدينا إيه إذا بس خازقان باي دوزار دوات اللي بالبرين كن ها باب خد بوني كي ناخوش اللي أنا باقي جانكي من مخازقية والله سيدنا الرجل أم بياقا يخوف شو برجع بو مجال ميبر الله يقول تاخم شو والله بريني تكون ناجيرتو أخدش لك خيرتك هذا بسوي لا أمام بيريك تولي ولكن كوزران ما نماوا عبر جيان ما نماوا ولعلاجك هكا خو من جمال نبته سيقاتي شكله تجوا شو بيسوي لنا على والله خيرتك بقول عنه جيانية ده باش عادات نعم بدي ده كورن توزع ما بقول حاجة مسألة كمية خذ باقي جنب بقول أنا يقدر بيجي لي والله تو شو بقول بقول لا سلاوتم والله يدوروا شقيبنا بس تنقع جبوك جا سيدنا الرجل قازنا بيا ما ناقل والله هلا شو ياخذها بري رواني ونرجعت والله عمر النمينات شو بون قرصقلي من نبى قرآن تقاصك تعمل لي بلا بولا من اللي من هنا تجيني تو باش أولاد تخوا من الناس بالبوها خص كان عكس باقي جا شي وانا امشي هيش تدي بخوم هدو دقتين حقيقي النمزة هالروح انت باقي جا ناقتي دود انا الرجل بو قدامها ما ادري شو تولاها اذا اخذت براك مكاكي ويلان ما نكا بس بشت ما نراك والله يا روح توم زي تويت نكب ما كبر الله ما كبر قربانا هلا برسامي ده ما هونش بقرآن هاتشي لي هذا شاي تنسى كم دكاك اخر ورجيانية مش كل شيء ها أقدي ناقري كره كواك هذه الليكا لا ليكا جميل ليكا تخوى ورجياني تاعي تخوى او وعظة بس انتو بدك مقعد نجي لها تقول نادم بلا وزلامي كي سيقازقي بينا وتجيرو تمكاك حل جيان من فوتاوة تقول انه والله معقول لما لقى دوغا سينا فني بني ساعة شهران تعرفي السلام عليكم. عليكم السلام. ماما في رجال شوني؟ ولا شوي رجال ورداني شو قربان. يا اخوة بخير. سلامت بخير بك تشيبا بخير بك. سلامت بيافا قربان جن حاجوتو خدمتي جنابي. يا اخوة بخير. وش بيافا؟ كشك موسعة شونه إخبارك شونه. اي خم وصعم خراب او نيت الوصعم خراب تربون أنا باجي بي إن شاء الله بقصي منك القازة كان برد جولوا. جا مامي خو شي بيالي أو نصيحة أنا بقرجو إن شاء الله برو باش يري. لو سي قازي كبردو تدجوليه داني كان برلا كوبابشته وكلانا كي خوي. راسك. قسكاني ماما بيري حمي حكمتها. حلبت حكمتك انت بويا قسياك. مش حكمني من لو خراب تربوم لو النعمة دي تقدمهم طوال باجي بي كتم باجي بي بقصي مامي خوبك إن شاء الله باجي بي. باشا بابا. يجي كان كدروا دولا بيني أم حلانش ينوب ولا. باشا بقصدك باشا بقصدك باشا بقصدك ان شاء الله ان شاء الله بابري واحد حافي سامي يا اخوة بخير بي. نكي بقربان نروح بخواه من قاضي يقدر ناقل بس يقوم بيجي والله منو يخون بتحار بيجي او بورهات شي قراني نبابا قراني شي اي لقى خو ما بنبو عودس كرة كردي قول خو ما نبابا من خو كردم بخو باوكا انت الجايوش برا قول الخطوة لا باش لا جاي وبونا دوشوني جار بدي دوين تيقل يقين عليك كنت كي وقتي ويا وأحمد شو باش جالسة وصعب خرابي من شبكة والله مني جرام خراب جاك عقلي يسد على الرجبيتي خو بس نساعد كده هذا ترى وعاقبه باش تيجي شو هذا يلا بل جيب يا ابو باش تنبو بس ترى اي بس شو اي بابا قاطع انا باوكا بباهي لك وصل باوكي سلاحاتي كده خلاص جنب اخو ابنتي جيت انا بيت وجيت يلا فرق
شو ئەوە کامتان بوو بلا باوکە جان جارە قازەکەم ڕێیاو کرد بەخوا ڕاست ناگە سەڵ بلا ناسمەوە والله باوەی من تەڕەشەی کردو ئیزوگامێ ئەوە چ بنێتە خەیوە باوکە سراحەتە کرد پێش دەخۆم بۆ سراحەتی شوکە بوو وەش خواگەری باوکە یەک هەفتەی چم نەخواردە بەتاڵ وەخی برایم کوڕی جا باوکە گوێ لە باوکی کۆ ژۆ نەدە ئەو قازەش بوو ئەو بگرە با بچێ براکەش خۆی بەتاڵ کاتەوە ئەنی باوکە جێ بەرمەجی خۆ من و تۆ ڕۆژ جێگامان بۆ هێکەلەوانێ ئەو خۆ بەقەدر قازەکە بێ قەبلە جێی نەبێتەوە کوڕم مەبەسم ئەوەی لێرە بیکە ئەقەومێ کوڕم بە حەجم یا سەیری مەکە بە ناموسم ئەو ڕژە لە تەوارێتەکە وەمزای قەمسەڵەکەی دێت ئاکر ڕۆڵە ئامان دەڕە بەسە دەبچوو کوڕم کاکە بیە بە من بێنە بیە بە من چی ئەخە بەرینی بە قورعام نایگرن با بچوو بجدیتە تۆ دەیەوە دێدی کوڕم ئاخۆ وەرە قەت بەخۆم بەسەری بیەکە مەرگازی لێگرت باوکە ئەرێ باوکە من تێ نەگەیشتم ئەم قازەکەی بەردیان ئەو قازەکەی بەرز نەبوو ڕۆی ئەو ئیسراحەتی دەوەرە کوڕم دەوەرە طبعا باوکە هێشتی پێوڵێ خۆ ئاگەلی نەڕۆشتە خۆ ئەو یەمین شۆردە ها هاتی کوڕم ئەوە نەکوی چاک مەسینەکەشی داپێ ئافرە ولا تجيب لك بيه باوکە وڵای بیریشەکە تخوا أول شيء يعني مثل تخوا أول وعظة وەسە بابەکێکی پێدانە لا حول ولا قوة بس اسأل أنا برسياني لازم مجال سير دلهم تو زيادة أراك كروز وتقاضي أنا باوكو دايك نشيل يا أنا مردي قاعد شاوري لا شاوري يوش ما هاد والله هم هاري الرياجين خويا حمد والسنة بوتو يا رب العالمين بح مشتاق راسي آمين خويا لا حول ولا قوة إلا وای ها شنكا بێنە تشي مامە پیرەوتی قازێ بەرە دەرەوە إيه باش مو دانيك تو هرزي كبر ولا دانيك ئەمە چۆ درۆ لەگەڵ مامە پیراکە بێنە لا ئەوەی من عەقڵە وتی لە کوای یەکەم کەس زایش ئەو بەرە بێنە تبرو باش ئەو منە ڕۆم إبراهيم أي لو أزار بوم هاد سبحان الله استغفر الله أبيك أخذ فقرة باوكو جديدة فقرة أي فقرة باوکەوە چییە أي لو تشابو أخذ باوكو عيب والله عيب باوك تبعتو زي بيو بمردم ما لو تكبر خير وكمل دي سوى الرهنات وقرعان ده أزاين شون أقعد هلا بدو قازبية كذا أنا خليك شو لا يمدي عليك فكرة وده تقول بعقل قرعان ناخري بخوا لا باشو بيقول أخي قازب قاضي شخين بيبان أقول ده نعم السلام عليكم عليكم السلام ماما بيرجان داوي لبردنا كان بخوا ازعاج ما كردنا خجالتي ازعاج نابم يخوى بخير سلامة مسلسل وخش. وسجا وقتكن اخبارك وانا باشتي شكر تۆزیێ باشتر لو خويا بزيابي لخويا قورة بزيابي هزار جالي بزيابي جا ام جارش چی پی ئەڵێمەوە بەقسێ ئەم مامە پیری خۆ دەکەی باشە کچم دوو قازماوە وانە یەشیشی کەیان بەرەڵا بکە و با بچێتە پلانەکەوە باشە کچم جولمو باشە باوکە دەبڕ باشا بقول بەس بینی ئەم حەلانە ژێنەوە بۆلا ام جارش بينهم بەس لە خۆم قسە ناکەم قسەکانی من هەمووی حکمەتی بالتاكيد خصها كانت هوا باشە باوکی من برين دەی خواگەرت خوا حافزتان بێ برد برخشك بردي خوا حافزتان بێ لەخوا بەزیابێ شکر بەرەو باشیە ڕۆ بێنە شو قازی دوو هەمامە پیرەوتی بڕۆ دانێکتر بێن و بەڕێکە إيه أوت هذا بيبا نامە ئەوە یەکەمە كل لك أو هي من أيام بإبراهيم وتنبال باور تابع أنا أنا بوتي أنا قلت وشيت بقى بقول عارف باوكو سري مشونا دايك جانيك دقا ها أوت شنك تو هستكي أستو زي مرتاح تريد ماوێتی هێشتا حل في النفسية وقناعات المرتكبة مشكلة ها فرموا أمنتو وخي زبون يشتي والله ورد خاز ما قيني بعزك هي نابود دانش تو خاسي فيه باوكو أنا تيش أنا دايم ونيا طبيعي ونيا إخوة قال لي باوكو يشتي بيقول طبعا هو قلت ليش كان هو كنت دقيق مطاع بيان ولا ليه مرقرا ليه مرقرا زور بياكل أوه زور بياكلي أما تالنجات ما مخيط ضمن الطعمي باب إيه باوكا ضمن بس والله وضع كلهينيش كتاكي ما عارف شو ده تور كلام بالي كتاكي عارف شو أو خوي الناس يعني إيه؟
ئەو بخاتە سەر ئاگری باش نازانێت چێ شتێ دێنێ نازانێت مناڵە بەخێ بکە نازانێت گسکێ لە ماڵ بە ئەڵێ ماڵی جیا بێت خۆ بەکەم بەخەوە بێخوانە جیا خۆتیە تۆ خۆ نازانێت دیکە گوڵ ڕۆژە قچێکی وەڵا بەتەشی ئاگا لەو خازە بێت يا الله ولا خشكم يا ولا. الله ولا يا خشكم الله ولا. يا الله السلام عليكم. عليكم جاك كل واحد جاب الله السلام سنة. شاوكم داش يا خشم. اخوة بخير بين دانش شكري جان بخير بين يا أخوة. سلامت بيخرج بي يا اخوة يا اخوة بخير بين. أحوالك شلون؟ شاوك. باش شكر. شكا مزعج شلون اخباري باشي شكر وڵی مامەگیان باشتر عقلو خواه بزيادة زورم في خوشا ئاوا ئەو بینم ڕەنگ و ڕوو گەشت بۆ تۆ پێکەنی جا زانی چیەکەی کچەکەم طبعا یەک قاز ماوە لە ماڵیەوە ئەو قازش بگرە بەرەڵای کە با بچێتە ناو کولانەکەەوە باشە کچەم زۆر چاکە ڕاستەکە ئەو قازە ماوە ئەش هەر بەڵاکە با بڕوا نەجاتی بێ آخر کاکە گیان مامەگیان منم قازانە یعنی چی بەڕڵایکەم چی ئەبێ ئەترەوە هەڵبەتە حکمەتەکە دایەوە ئەی کەوتەوە هەقێ نەبێ من چی پیاڵم خوا گەورەی ئیشەڵڵا یعنی قازی سێمیش ئەویش بەرەڵاکە ڕاستە باشە باوکی من دەی لەخوا بەزیابێکە ئەوا و بینم قوربانجان ئێمە زۆر مەمنونی جەناب من لە خزمەتە. زۆر سپاس یاخوا بەخێر. بەڕاستی ماندوومان کرد یاخوا دامان بەخێر کردی. بێت. قوربان سەرچاوە. سلامت سەرچاوە. هەتا شکری جان با بڕێ خوا خوا بزیابێ سلامت دەبڕێ. عەزل مەگەشت خوا فەرم دانیشم بەخێر خوا بێت. حافظ بێ. خواه بەزیابێ زۆرم پێخۆشە ئاوامێشی هاتە تۆ جێ خۆی ئیشەڵڵا ئیشەڵڵا جاری کە تووچی ئەو نەخۆشیە نابێتەوە باوە باوە والله گیانە اون تەشتەمی جدی تۆز بالای تۆ بێ الحكم لله باكو جاني ولد ضري شمبيه زين شكو هيرو شو لك يم اي باكو ماشي تو دارك اخوري تو ماني تو يا بتقول من اول قلت ده داني شغال ده اي هاي بتقول سرت تزيرو بس ابره بس هاتي بو مامە پیرەوتی قازی سێم بێنە بەڕڵایکە او تبي بي نامەوێەوە دووەمە بێنە قازی سێم اريشنك اوهي او ورم غريم هاتي وبو ئێ اري بوتك ما تي تبي ناگە باتی گێرم دایەکجان قازی سێمەکە ئەوەی نەکەی منە ئێ تۆزە هیلاک وتم باوکم بۆم گرێ بم دەرەوە ئەدەی باڵی او ابو بس باوا دۆرە ناسێ بێنە چ بەڕڵایکە بێنە بۆ دای خۆم پێ بێنە بەرە مامە پیرەوتی يا بڕڵایکە موزع ما زور جوانا تبي يا بێنە بێنە مەریە بێنە بيشنك حبيبي هەستا بێنە مەریە اه بێنە بەڕڵایکە يا خمر ئەمە سێهەمە دبرو والله جاكي هاچکو ئەم ناسێتەوە باوە هاتارەوە پاشمان جێجۆڵە نجعل تعال هي بيدات باوانمه قريبين عيشة وانمه عيشيلكو چۆنی هديه ستابوشي چی خەریکسیت والله خليكي توزع لي خصني امنا وموت تجيبك خۆش دیارە اي شلون ظلم خوش نابي الرولا دايك ضلي خوش بي يعني منيش ظلم خوش ئەی باو هەر بە جدی منیش بۆنە گرێ لە دڵم هەموو جارێ من دێمەوە بۆمە بە دوو تاکە نعەلی وەم بێنێتە ئێرە ئەمڕۆ باوشی بام گورە ماسمی کردی کوڕم بڕۆژوورەوە ئێستا منیش دێم يعني توش هستكي ورده ورده خليك ضلي خوش بي ورجياني مني فوتان ابو بخواش شواني يعني ئێ عمل النمينات توسي كان حزي لو جملة سرطانيانية خوينه وقرب زوزو هوايك باوشي ابراهيم شيش نكا والله خوني ناكل خوينه. ادري او دانش ما بكني مهم اوي ضلي خوش بيت بس شي قورا شي قوري او تناقم مهم اوي دايك ضلي خوش بيت ما يجي كمان لا بخوا السلام عليكم عليك السلام خير على باوك ديرم على مالا عابد بروكرم ديرم ترى لو في دراوسا على باوك من نازل من سر دراك شيا نازل ديك مزود لي خوش يعني توش هسي كدو ضلي خوش والله انت الناس عم بخبنا شو كنا طبعا دايلي بودنا مختلف عقل بوش تاع الناس يعني ما شاء الله لعيب ومعرفه ما بس أمي أوصل ردك شيء موضوع جاخو من بمزانيا بيموت من خوش محير معهم بتشي واقورنا من باوکی برایم الله انا موت توسيني الله والله تو باش بيه معيب مانية ئەڵێم يا. بام جوعای سەیرانێ بکەین شي او خونا ايبينم من باسي السيران ما كنت باسي السيران دراوسيش ما كنت تو ترابي ئەوە بۆ خۆمانە الله اي بمناسبة شي بابا يعني عازل أبويا.
قازی سەرە نه نه تو خواه قازم نه نه بو هنچیه بی بس قازم نه تو گل لگل قازم دوش من ایتی معنی هەمومانە ڕۆین و خلي السلام وراجع لمعاطفة توزي هم فريق لكولاني تنقابر تنقابر هل بهواش بابا وش قال شو خويا ديك اها ديك جود ديك اها بشا ديك برو ديك بابا وش معني بابا بعد ما تجيب رايك الروس رايك يابو پێشەوە ميولا معلم سلام عليكم ايام بابا سلام بخير بخير هاتي سير تشاو سلام ام برزنا ناس مامە پیرە اما تازكان خليك او ميش كم تيغتي تيم بقينا علم ومعرفتي ام هنا نبرتني قازت شي بقربان يخو من هیچم نکردو کوڕەکەم اخر شتێکی کردو چۆن ئەو ژنم گۆڕا بەس تێم گەێنە مەمنون تەبم ئەزای چۆن ژنەکەی تۆ قەناعەتی نەبوو تێگەیشتی قەناعەتیش کەنزە ئەبێ هەموو کەسێ قەناعەت بێنێ بگەڕینەوە بۆ جاری جاران ئەو کاتە قازەکە مۆزوعی قازەکان هەر قازەکانی خۆتان بوو ئەمە بێنن بیبەنە ژووری ئەوە بێنن بیبەنە دەرەوە بە ساقی چاوە ئەی ڕەحمەن لە دایک و باوکە من قەناعەتم هەبوو بەس ژنەکەم پێشتر نەیبوو ژنەک ئێستا قەناعەتە هەیە ئێستا قەناعەتمێ بە هەموو شتێک بۆ مناسبەتۆ با تۆزێ هەڵپەڕین وەرە ئەو دی وەرە ئەو دی مامە حاجی گەوەر دڵیەوە لكولاني تنقابر تنقابر تخوام من جوانی ئەو شانە دەی بەسەر شانەکان شانەکان دەی بۆ پێش وشی دەی دەی وەرە